بۆن ڕۆژمێری هیجری زایانی ئەمانە لە ویستناکە هەموو دەقەی بەرنامەکە بکەیتەوە بۆی ساڵنامە و ڕۆژەکانی هەفتە بیبینی بەردەوام خۆی لەسەر مۆبایلەکە بەجێ دێڵە بۆ نوێسە 2 دەقەی دوانیەوە ڕۆیە 20 مانگی ساڵی 2726 بەپێی ساڵنامەی خۆمان ڕۆژی یەکشەمەیە. گوڵانە مانگی گوڵان. بەڵێ مانگی گوڵان ئێستا بەرنامەکە بکەیتەوە بۆ چیانی؟ چۆنیانی؟ ئێستا و بەرنامەیە ئەتوانیت چی تری تا بکەیت جگە لە تاریخۆوانە؟ ڕۆژوەر تەنها ڕۆژمێرێک نییە چونکە بارودۆخی ئاو هەوای تایە، وەختەکانی خۆرهەڵات خۆر ئاوای تایە، وە بیرهێنانەویتە بۆ نووسینێکە نووسی تاریخێک هەڵەبژێری بۆی لەبیر بمێنێتەوە و هەروەها تەنها ڕۆژمێرەکە بە کوردی نییە بەڵکو سڕۆژیش لە تۆپسەیە بوو لە ئەپستۆر واتە ڕێک هاوشانی وەیز و ئەمانە بوو کە بەتەنان خۆم ئیشەکەم ئەنجامداوە بۆ یەگەر و ئامانجم لە دروستکردنی ئەوە بوو کە هەموو تایکورد بتوانە بەکاری بێنێت بۆ دابەزاندن و بەکارهێنانی تاو خۆڕاییە و هیچ ڕکلامێک نییە لەناو بەرنامەکەیە. وەکو سوودی توانیم لە ماوەی 6 مانگە ئەپلیکیشنی ڕۆژوەر دروست بکەم کە بە ئەپلیکیشنێکی زۆر پێویستی ئەزانم لەبەرەوەی گەلانێتر هەموو خاوەنی ڕۆژمێری خۆیانن بۆ نمونە ڕۆژمێری هیجری و زایانی بەردەوام ئەیبینین لەسەر مۆبایلەکانەوە، بەڵام کورد تاوەکو ئێستا بەداخەوە کە خاوەنی ڕۆژمێری خۆی نییە بۆیە هەسان بە دروستکردنی ڕۆژوەر زیاتر لە تەنها ڕۆژمێرەك لەبەرەوەی بەدەر لە کوردی ڕۆژمێری زایانی تیا و هیجریشی تایە و بۆ ئەوەی خەڵکی لە ژیانی مۆدێرندانە بڕێنم لەبەرەوەی ئاستەمە یەکسەر ڕابێن لەو ڕۆژمێرە، بۆیە لەسەر هەمان بانەر ئەتوانی هەم ڕۆژمێری زایانی هەم ڕۆژمێری خۆشمان بیبینیت. ڕۆژوەر ڕۆژەکانی هەفتە مانگەکان بە کوردی بێگومان ساڵ ئەمانە هەمووی بە زمانی شیرینی خۆمانەی بینیت، چەند فۆنتێکی زۆر جیاوازی تایە وا تاتوانین شێوازی نووسینەکان بگۆڕیت.